سڵاتان لێ بێم کاتتان باش لەڵقێکی دیکەی بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتانین. بەرنامەیەم جارشمان کۆمەڵێک بڕگە و بابەتی جیاواز لەخۆ دەگرێت تا کۆتایی لەگەڵمان بن. لە شاری سلێمانی هۆتێلێکی تایبەت بە ژەڵ و باڵندە دەکرێتەوە. گروپێکی شاخەوانی لە دەربەندیخان هۆشیاری ژینگە پارێزی هاوتا دەکەن لەگەڵ وەرزشکردن. بەهرەمەندێکی 14 ساڵی ئاوارەی شنگال نزیکەی 100 سترانی فولکلۆری ناوچەکەی خۆیانی لەبەرە. هاوڵاتێکی شاری سلێمانی هۆتێلێکی تایبەتی باژەڵ و باڵندەکان کردوتەوە و هەر هاوڵاتێکیش لە کاتی گەشتکردنیدا بۆ دەرەوەی وڵات بێوێت کە ئاژەڵ و باڵندەکانی لەو هۆتێلەدا دابنێت تا دەگەڕێتەوە ئەتوانێت بیبات بۆ ئەوێ. ئەو هاوڵاتیە هەروەها ئامادەکاری کردووە بۆ ڕاهێنانی ئەو ئاژەڵ و باڵندانە لەسەر داوای خاوەنەکانیان. هەر کەسێ بێوێت ڕاهێنان بە ئاژەڵ و باڵندەکانی بکرێت هەر لەوێ شوێنی تایبەت بەو کارشیان هەیە. Ai que acordar, cara, que suana, igual a suana, cara, quando é que tampa, بەباش مزانی کە هەستم بەکردنەوەی ئوتێلێک بۆ ئەو کەسانی کە ئەیانوێت سەفەرکەن، ئەو کەسانی کە ئەیانوێت بچنەوە دەرەوەی وڵات یا سەفەرێکیانەوێت بۆ دەرەوەی شار سڕەکانیان یا پشیلەکانیان یا هەر ئاژەڵێکیان هەبێت لێرە داینێن بە پارێزراوی تا ئەو کاتی کە خۆیانێنەوە ئێمە لێرە هەموو خزمەتگوزاریەکانمان هەیە کە وەکو ماڵ وایە پاکردنەوە و پیاسەکردن و خواردن و ئاودان و بەڵام ئەوەیە ئەو نازیان نییە کە لە ماڵەوە هەیەە ئەو نازیان پێ نایرێ ئێمە وەکو ناتوانین زۆربەی کات دانیشتنەکەڵیانە کە قسەیان لەگەڵا بکەین و دەستبەسەریان نابێنین وەکو خاوەنەکەی بەڵام ئێمە بەدەتوانین خزمەتێکی باشیان بکەین لە ئاو لە خواردن لە پاکردنەوەی شوێن. مانەوەی سەگ و پشیلە لێرە بە ئارەزووی ئەو بە ئارزی خاوەنەکەیەتی ئێمە ناتوانین بڵێن فلان ڕۆژۆرەوە یا فلان لە ئەتوانێت لە ڕۆژێکەوە تا مانگە تا 2 مانگ تا 3 مانگ داینە ئێمە بۆی خزمەت دەکەین بڵێن ئەوەش تەسی نەکات سەر ئیشەکەی ئێمە کە چەند ڕۆژی پێ بچە هەیە کەسوکاریەت یا خەڵکێت بڵێن هەفتانە یا چەند ڕۆژارێک سەردانیەکات یا لەوانە بیباتە ماڵەوە بیشە بێنێتەوە بزانن سەگەکەی چۆنە خۆیانیان پێش ئەوە سەی شوێنەکەکەن اینجا سەگدانن اینجا پشیلەکە دانن ئەمە بێجگە لە هۆتێلی سەگ و پشیلەکان ئێمە هێنیشمان هەیە کردن فرۆشتیشمان هەیە لێرە و ڕاهێنانمان هەیە بە هەموو سەگەکانی کە فێری چۆنێتی دانیشتن و هەستان و وەرە و بڕۆی ئەەکەین لە هەمان کاتە فێری ئەوە شەکەین کە چۆن لە ژیر و پیسایی نەکەو کە لە دەرەوە پیسایی بکات و ڕۆژانە ئەهێنە دەرەوە بۆ ئێرە بۆ ئەم ناوشەبەکانە بۆ خواردنی ئاودان و تاتوانین کە پیاسەشیان پێ بکەین لە کاتی بڵێن کە هەتاو بێت کە خۆر بێت. پلانمان هەیە ئینشەڵڵا خوا بکات زیاتر گەورەتری بکەین ئەم ئیشە و پەرەی پێ بسێنین بیکەین بە سەنتەرێک و نەک لە ئاسی سلێمانە بەڵکو لە ئاسی کوردستانە هەموو ئینشەڵڵا بتوانین زیاتر خزمەتی ئەو خەڵکانە بکەین کە حەزیان لە سەگ و لە پشیلە و لە ڕاهێنانی ئەو جۆرە ئاژەڵانە هەبێت. عەزام سمۆقی لاوێکی 14 ساڵی خەڵکی شنگالەوە ئێستا لە کەمپی شاریا دەژیت. ئەو لاوە کوردە ئیزەدیە توانوێتی زیاتر لە 100 ستران و گۆرانی ڕەسەنی کوردی لەبەر بکات و بە ئاوازێکی جوان بیانڵێتەوە. ئەوەی جێگەی سەرنجە ئەوەیە کە لەو تەمەنەکەمەیدا توانوێتی ئەو توانازۆرەی خۆی دەربخات. لا شرينا لا داقة لا شرينا داقة شغادنا وزيرو
لدايا من شارنا بانت شيخ مرزا كل من وادقري كسينا كر مكرو نكر دب خبر دانا صالح سعدو مزنوا غايا القوس يا نكر دراب بريلا رنجي بريجي ميقرانا خوردو جيلي دي زديا بلا نكدا قادا قور بيت دابو فرفرمان وقنار سوريا ديار بكير ما نغير دبابي حسن بابي ملو جرد قادين او مجابر شيخ وبقر داي لشرين داقي شيخ دينا وزيرو سال 2014 دم دست بسرانه كريا وش سال نسرانه بيجم ويعني مثلا شعار ما كيفن جيت بيجن مثلا بسرانه في الولور بيجن دا بسرانه في الولور بي بارستن وندا نبي والله روجين में हमू केवाम देते सराने बीजमू रोजन हमू सराने मुस्तमरद बीजम सराने अब मनाव सराने दूर कवम रास्ती وسرانة في الجلوريا جاي شنقالي أزوي خدمته يا وليا ليلة ميرمي لا ببابي أو فرادي بلا جميع مولاي ربار شامي اشكول هذا من جاب بالراس وزول زولي دلو غريبا هوي فلا والله قلق كيف عم بتتي وقلق كيف خوشم السرانه جاي شنقالي زد بيجم وان شاء الله بزنا خده ازم مستمر بيجم سرانه في الجلور ازم ان شاء الله ديمي بردوام بم والله ام هر نقارن بسرانه هكذا مثلا مدوي خلقك يعني مجاك ما ببيني هكذا ام جاك دنج مجي النب عالم ده ام دنج ببن دنج مجي النب عالم ده رابي چچم موجم احمد باگ جم گرز خوگه چچم موجم از قربانو جم گرز خوگه زريد قندي ما واحمد باقي مشان هوكي زريد قندي مسغور بانو مشان هوكي نەهامەتیەکانی ئەنفال و بینینی دیمەنە تراژدیەکانی کۆمەڵکوژی کورد وای لە هاوڵاتێکی بەساڵاچووی نەخوێندەوار کردووە ببێتە شاعر. مام عوسمان خەڵکی کەرکووکە و 60 ئەندامی بنەماڵەکەی لە شاڵاوی ئەنفالدا ئەنفال دەکرێن. خۆشی لە زندانەکانی بەعستا فێری شعرنووسین دەبێت و ئەوەی کە بەسەری داهاتووە لە ڕێگەی کەسێکەوە دەینووسێتەوە. ئەو شعرەکانی زۆر خۆش دەوێت و دەڵێت کەسێک کە شعرەکانم بخوێنێتەوە دەبێت پارێزگاریشی لێ بکات. ملا ئەو شەیە لە ئەوجاکە مسلمان مالمان جێ مالمان لە چەمچەمان لێمانیان سەن و گشتی لەقای مەقامێت هەریان ڕشان و خۆمانەوە سەڵتی کرد بۆ ئەمەشە لەسەری نووسراوەتەوە بەس ئەمە ئێمە نەمان نووسێت و نازانم هەر کەسێک بم هاوکار و هونەرەوە نووسێتیان ئەمە خەڵک دەبێ خۆمان نەبوونە ئەژە ئەنفال بووە یعنیەکە 76 کەس دەگەڵوا خۆ ئەنفال بوو 76 کەس باشەکەم ئەم نەخۆی چەند ساڵان خۆم دوای ئەنفالنووسان چەند کەس ئەنفال کاتی ڕۆیمان خەریکە ڕێک دیوارەکان مالیان بزیکشان فڕۆداوە مالی مالیان بفڕیان دابانەوە مالیە لە ئاوایی خۆمان جێش و جاشا دەورمانی کرد وا دەورەمانی کرد مالیان پێمان دەرگێ دەستەوە بۆ ئەوەی کە دوای خۆیان بیوەن ئەلە خۆری دڵسۆزی ئەمە نەوی ماڵەکەمان بردە دەرەوە لە ئاوایی و سێ شەو مانیەوە لە وەرانە جێش و جاش هات مالیان پێمان بار کرد بۆ چەمچەمان وتیان لەوەرە خانتانە دەینێ و ئەرتانە دەینێ و ئەم خەڵکە بەرڵا ناگەم بۆ درۆ بمانە لە چەمچەمان لە چەمچەماڵ گەیمانە چەمچەمان لە دایرەی قایم قامێت چەمچەماڵ ماڵەکەمانیان بردە ناو چەمچەماڵە کاتە ڕۆیمان خەری ڕێک دیوارەکە ماڵی هاتی ئاینتر بەلە ئێمە وەڵایەتم ماڵمانێ لە هەر شانەنا ئەو ماڵە و گوتیان هەر شان ئیتر ئێمە قوت و ڕوود ماینەوە زەلامیان بوو بۆ سجن بۆ لای زەلام و ژنی شە لە ناو قایم قامێتە ماوە ئەمە شێر ئەنفالە کاکە ئەی مناڵ ئەنفالە شێرەکەم پیاناوەتە من مناڵێ دیم لە بن دیوارە کەس دانیشتە بوو لە ناکەنارە وتم ڕۆڵە گیان بەوە داماوی بۆ زەرد و زەعیف و هەڵپرکاوی جوابی دامەوە بە گریانەوە مۆخم هاتە ئێش بە سوقانەوە وتی مامە گیان باوکم ئەنفالە
دایکم لە عیشەوانێ لە ماڵە دایکم ڕۆیە بۆ هۆشە و داشە خوابی پارێزیە زۆر بمان باشە دایکم تێتەوە وا لە عەمەلە ئیشمان بووە کە ئازا بە پەلە دایکم دائەنشێ بە فەرامۆشی کەس سەرمانیە و باوکم ئەنفالە ئەچینە کۆشی جوابم دایەوە وتم ڕۆڵە گیان دایکت با خۆش بێ بۆ خاتری قورعان و هام بیستووە شێزەچێ لەلان هیچ فەرقی نییە چی پیاوی ژنان دایکت با خۆش بێ هیچ کوێنەیەشێ ئیشتان بۆ بکە و ناستان بکەش ئەوەی ناماتی بێ گشتی دیمە برسێتی تینیەتی نەخەوتن گشتم دیە لە کات ئەنفالوە دواوە لە ئەنفالۆداوە غەریبی بێنانی بێ ئاوی ئەلەو غەریبیە لە تەکیدمانی وەڵامی مناڵ عارەب مەمانیدا بەربەر لە کۆڵانەکان ئەمانیاندا بەربەر گشتی ئەوە تێتە یادم یعنی ئەمەم بۆ ئەوە نیسا ئەوە تێتە یادمە ئەم شێعرانە بمێنێ هەتایە پشتە پشتمان هەر بیخێنە ئەو ڕەزالەتمانە دی ئێمە لە سجنا و ئەوەنە مناڵمان سجنبیە و ڕەزالەتمان دێ و ماڵکاول بمانە گەرەکمە ئەوە ئەوانە تێتە یادمە ئەوها بمێن کتێبەکە چەند نوسختان لێ دەرکرد نسخەمان لێ دەرکرد 200 نسخە ئەم نامەتێرمە دی ئاوامانەوە سەرهات و لە دەشتێ چۆڵا منیان قەید کردمانەوە شەو ڕۆژۆ تێناوە دەشتمە لە حیبەتە مناڵ برازام گیاوی گشتی ئەنفالی ماڵمان نەمای هیچمان نەماوی لە برسیان ڕامان کرد بۆ تکزی لەوەرەمانەوە ئیتر دڵم کولی ئاوت ئەو شعرێن ماوە شەو ڕۆ هەخری ئەو شعرێ خۆیش نەمەزانی بینیسم حیزبە کەستا بگەیامەیەکی خوێنەوارۆک جەنابەت ئەمە دە قوڵان ئەودەی چوار دێڕم بۆ بنیسەوە ئەگەوی چوار دێڕم بۆ بنیسە ئەغڵەبەی ئەم برازامە ئەمە بەرازایەترم ئەوە خوێنەواریان بی بۆمان ئەنیسە وڵایەتی وا بۆمان ئەنیسە ماوە دەی حتاکو الحاصل کەوتین ئەم کاتە هەماوە دەفتەرەکە بزانەکەی گوێ شڕیش بیە ئەوە هین هەشتاوەشتەوە لەوە دوایە چاوەڕێمان و ئەنفال بێتەوە دڵنیابیمان کەس نایەتەوە ئیسر یەکێ بوو خراوە زیندان قورعان باسێکە تا ئاخر زەمان باس کورد بۆ ناکەن پۆل بە پۆلەوە سەدام هەوڵ کرد بەژێر خۆڵەوە گروپێکی شاخەوانی لە دەربەندیخان هەفتانە گەشتی وەرزشی بۆ چیای زمناکۆ ئەنجام دەدەن ئەم گروپە جگەلەوە وەرزشکردنەکانی ئەو پەیامی کە هەیەە بۆ تەندروستی جەستەیی پەیامی ژینگە پارێزیشیان هەیە گروپەکە هەفتانە هۆشداری ژینگە پارێزی دەدەنە ئەندامەکانیان ئەو گروپە زیاتر لە 5 ساڵە دامەزرا و لە ئێستادا 50 ئەندامی هەیە پنجاوانه مکه هەفتانە گەشتی شاخەوانیمان هەیە لە ڕۆژی شەمان زۆر جار نزیکی 25 وەسی کەس ئامادە ئەبین یا زیاتریش هەموو هەفتەیەک کەسی کە هەیە لەگەڵمانە بەڵام ئێمە مەجموعەیەکین ئەندامە هەمیشەیەکان سوودی زۆرمان لێ بینیوە و وەرزشێکی زۆر باشە کاتێ دێتە ئێرانە ئەم سروشتە جوانە ئەبینی ڕۆحت مرتاحە بێ هەست بە ئارامی ئەەکەی بەڕاستی من هیوادارم خاڵمانی کەش ڕوو لەم وەرزشە بکەن خەڵکی زۆرتر بێت بەڕاستی ئێمە لە دروستبوونی ئەو گروپەوە سوودێکی زۆرمان لە ئەم وەرزش شاخەوانە بینیەوە من خۆم کە لەوانەیە بە تەمەنترین ئەندامی ناو گروپەکە بم سوودێکی زۆرم لە شاخەوانەکە و هەم وەرزشەکەش بینیوە شاخەوانەکە ئێمە ڕۆژانە ئەو ڕۆژانی کە دێنە دەرەوە لە بەیانیان بۆ هەر شوێنێک کە دیاری ئەکرێت ینی شوێنێکی دەریێکمان هەیە لەگەڵ دەیلەکات ئەو شوێنە دیارەکەی نوچین بۆ شوێنە ڕۆشنی ئەڕۆین بە پێ ڕۆشنێکی بەڕاستی ینی جاری وا هەیە ماوەی 10 کیلومتر 15 کیلومتر ڕێگا ئەبرین برینی ئەو ڕێگانە هەم کۆمەڵە سوودی تایبەتی خۆی هەیە هەم لە ڕووی جەستەیی و هەم لە ڕووی دەرونیەوە
لە ڕووی جەستەیەوە لیاقەیەکی باشمان پیا کردووە توانیمانە ینی لیاقەیەکی باش و زیاتر بەردەوامی لە ڕۆشتن بۆ شوێنی زۆر سەخت لە ڕووی دەرونیشەوە تۆ سروشتێکی جوان ئەم کەژوکیە و دەشت و چیانە ئەبینیت سروشتێکی جوان ئەبینیت هەم لە ڕووی ژینگەیشەوە توانیمانە هەنێجار هەوڵمانداوە لە ڕووی ژینگەیشەوە پارێزگای لە ژینگە بکەین. ئەتوانم ڕۆژانە لە مەسەلەن لە ڕێگای ڕێکردنمان یا لە هەر شوێنێکا بێت کە بۆم بگونجە ڕێنمایی پێویست ڕێنمایی تەندروستی بدەمە هەموو ئەندامانی گرروپەکە لە شێوازی هەڵسو و کەوتکردنیان لە ڕووی تەندروستیوە لە ڕووی خواردنیانەوە کە بتوانن مەسەلەن باشترین خواردنەکان ئەو کە خواردنانەی کە ئەتوان لێ سوودی لێ ببینرێ لە شاخە چی خواردنێک بخۆن باشترە شێوازی هەڵس و کەوتیان شێوازی مەسەلەن هەتا ڕێکردنیشیان چونکە تۆ دوجار ئەبێ گرنگی بێ بە تاک بە تاکی گرروپەکە لەوانەیە کەسانێکمان تێ لە ناوە هەبێتێکی نەخۆشێکی تایبەتی هەبێ حاڵەتێکی تایبەتی هەبێ ئەبێت تۆ ڕێنمایی بە تاک بە تاکی گرروپەکە بدەیت لە ڕووی تەندروستیوە. خانمێک لە شاری کۆیا بە سەلیقەی جوان بۆ ڕازانەوەی جلوبەرگی کوردی و بۆنە تایبەتەکان کۆمەڵێک کەلوپەلی جوانکاری وەکو ملوانکە و کەلوپەلی تایبەتی کوردەواری دروست کردووە. ئەو خانمە ئەگەرچی پێشتر شتێکی تایبەت بەم بوارێ نەخوێندووە بەڵام پێویستی وای کردووە کە لە کەلوپەلی خۆماڵی بۆ کارەکەی کەڵکوەر بگرێت. شکڵی ئاڵای کوردستان دەرم هێناوە. من چونکی بۆ خۆم دایکم کاری دەستی کردو ئیشی دەستی کردو دایکم وەختی خۆی ئێستا شەر ئیدامەی هەیە تقریبا دایکمەوە بۆ 70 ساڵێکە بێت تەمەنی 65 زیاتر 70 ساڵە بێ ئێستا شەر ئیشی دەست دەکا بۆ خۆی ئەو دەسماڵ و شتا چنێ لە ئێران لە ڕۆژهەڵاتی کوردستانە ئەمیش لەبەرەوە کە کچی گەورەی ئەو بووم هەر لە منداڵی و عەلاقەم پێ کردو و ئیشم کردووە لەگەڵ دایکم ئیتر چیم پێخۆش بوو بێ دروستم کردووە. ئەوە هەر شیلانە و بۆ خۆی موقتی کوردی پێوێت تاوا بکەی جوباراوە بێ. ئەوە زیاتر ئەو دانە هەورم تیا بەکارهێناوە بۆی فەرقی هەبێت لەگەڵ ئەوانە. پێمە باری مادیەکەیەوە زۆر شوێنی بۆ نەگرتوم بەڵام حەزێکی خۆمە پێم خۆشە بۆ خۆم بیکەم هەم ئیشێکی سەرگەرمیە ئەوەندەی کە لە مام ئیشی ماڵەوە ژنی ماڵەوەم کارمەند نیم لە دەرەوە بڵم لە دەرەوەم دانێک لە دەرەوەم و ئەتوانم دانەکەت لە ماڵەوە خەریکی ئیش بم چکە من ساعتەکەی لە ماڵەوەم یەکێک ئیشەکەی ئەوەیە کە سەرگەرمیە بۆ خۆم دوو هەم ئەتوانم کادۆی لێ بدەم هەدیەی لێ بدەم ئێستا ئەوەندەی بۆ دەرەوە هەدیە ئەنێرم لەوانەی خۆمەنێرم ئیشەکەی خۆمەنێرم پێیان جوانە لە دەستماڵ بێ لە ئەکسوارات و شتەکە بێ جا بۆیە زیاتر حەز و ئارەزوی خۆمە. چاوەڕەشەکەیەتی ئەوە سوورەکەیەتی
لە ماوەی ڕابردوودا بە بەرنامەی هەفتانە لە کوردستان 24ەوە لەگەڵتان بووین تا پێگەیشتنەوەیکی تر هەر شاد و بەختەوەر بن.